هذه شويه بو خاطر شوفر بجاري ولا استراحتي بكلام شنو هاكا من الروم بو كندا وشۆڕی ئەینانەکە ناخۆی دایمام ساوەرە جوانەمان هەیە كريمة ماشي ما باوقنا چی؟ پرسیارێکت لێ ئەەکەم بەڕاستی جوابم دەوە ئەگەر نە ئەم ماڵ ئەڕوخێنم بەسەردا بەڵام خۆ ئەوە بە قسە ناکرێت ئەو خەڵکە ڕەنجی داوەمان دوو بۆ تا سەروەتی کۆکرۆتەوە ئێکوورە چی بکەم تنجەگیان ئێ هەر ئەو نەپارم پێپیا بوو ئەی بەواز بێنە لەم فەلسەفە قسەکردنا غەریبی چی و نیشتمانی چی ئاگام لە دراماکە نەبوو هەر نازانم بەس چی